بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر دینار لە بازاڕە هاوتەریبەکانی عێراقدا ئاستێکی بەرزی تۆمار کردو. بۆ گفتوگۆ لەسەر ئەو بابەتە و سەردانی داهاتووی سەرۆکوەزیران بۆ ئەمریکا، شاندێک با سەرۆکاتی وەزیری دەرەوە دەچێتە ویلایەتە یەکگرتووەکان. بەرزکردنەوەی نرخی دۆلار بەرامبەر با دینار لە کۆتاییەکانی ساڵی 2020 وەکو چارەسەرێکی کاتی قەیرانی کورتهێنانی بودجە بەهۆی دابەزینی نرخی نەوتەوە لەلایەک بژێوی هاوڵاتیانی قورستر کرد و لەلایەکی دیکەش ئاستی توانای کڕینی موچەخۆرانی بۆ لە سەدا 30 دابەزاند. هەرچەندە لە کاتی کەمپینەکانی هەڵبژاردندا لیستە گەورەکان بەڵێنی گێڕانەوەی بەهای دیناریان بەرامبەر دۆلار بۆ ئاستی جاران بەرز دەکردەوە، بەڵام دواکەوتنی پێکهێنانی حکوومەت و گەندەڵی لا سیستمی بانکی عێراق و برنەدەرەوەی بەلێشاوی دۆلار بۆ وڵاتانی دراوسێ قەیرانەکەی قوڵتر کردەوە. ئەوە سەرەڕای گوشارەکانی بانکی جیهانی و وەزارەتی گەنجینەی ئەمریکا بۆ ئەوەی چاودێری و سیستمی ئاڵوگۆڕی جیهانی دراو کە بە سویفت ناسراوە جێبەجێ بکرێت. لە دوای دیداری شاندەکەی وەزارەتی گەنجینەی ئەمریکا و کۆبوونەوەیان لەگەڵ بانکی ناوەندی عێراق لە شاری ئەستەمبوڵی تورکیا، ڕۆژنامەی دەستوری عێراقی دەڵێت واشنتۆن تا 9 مانگی دیکەش مۆڵەتی بە عێراق داوە کە لە جێبەجێکردنی سیستمی سویفت ببەخشرێت، بەڵام لە بەرامبەریشدا بەغدا بەڵێنی داوە گشت مامەڵەکانی حەواڵەکردنی دراو بۆ بازرگانی لەگەڵ دەرەوەدا لە ڕێگەی دوو کۆمپانیا ئەمریکی بەناوەکانی ویستەر یونیەن و مەنیگرامەوە بێت. ئەوەش بۆ ئەوەیە چیتر بە پاساوی کڕینی پێداویستێ بەکاربراوە ناوخۆیەکانەوە دۆلار لە وڵات نەبرێتە دەرەوە. هەر ئەو هۆکارەش بوو کە بانکی ناوەندی عێراقی ناچار کرد فرۆشتنی دۆلار بە 4 بانک ڕابگرێت کە بە پاساوی کڕینی خۆراک و ئاسن و پێداویستی ناوخۆوە ڕۆژانە لە 140 دۆلاری بانکی ناوەندیان دەکڕی و دەبردە دەرەوە. هەرچەندە هەر حکومەتێک نەفرین لەوەی پێش خۆی دەکات لە پەرسەندنی گەندەڵیەکاندا، بەڵام پێ ناچێت حکومەتی ڕاگوزەری مەحەمەد شیع سوودانی کە بۆ خۆی لە ژێر هەژمونی ئەو پارتانەدایە کە تۆمەتبارن با گەندەڵیەکانی دوای 2003 عێراق بتوانێت چارەسەری ئەم قەیرانە بکات. ئەو مۆڵەت پێدانەی لا جێبەجێنەکردنی سیستمی سویفت لەلایەن ئەمریکاوە یارمەتیدانی قۆناغی ڕاگوزەرە، چونکە بەبێ ئەوە ئەو کابینێ ناتوانێت بمێنێتەوە و هەڵبژاردننی داهاتوو سەرپەرشتی بکات.